گفتگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز محەممەد عباس هەلتایی گوتەبێژی هاوپەیمانی سیادە لە بەغدا میوانمانە. بەڕێز محەممەد زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 لە کۆبوونەوەی هاوپەیمانی سیادە لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان باسی چیتان کرد؟ بەڵێ سەرەتا سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24. بێگومان بە دڵنیاییەوە ئەم سەردانە لە کاتێکدا لە ساتێکی زۆر گرنگدایە، بە تایبەت کە عێراق و ناوچەکە بە دۆخێکی زۆر جیاواز تێپەر دەبن. ئەم دۆخە جیاوازە کە لە ناوچەکەدا هەیە ئەو کێشەی هەڵپەسەندراوایی لە نێوان لە عێراقدا هەن کێشەی سیاسی و ئەمنی و ئابووری هەن، بەڕاستی پێویستی بەوە دەکاکەوە هاوبەشە سیاسەکان و لایەنە سیاسی عێراقیەکان کۆششی زیاتر بکەن لە تەواوی پێکاتەکان لە پێناوچی لە پێناو ئەوەی کە پرۆسەی سیاسی لە عێراق زیاتر بچێتە پێشەوە، پرۆسەی سیاسی بگاتە کەناری ئارام. بەڕاستی ئەم سەردانەی سەرۆکوەزیران لەم چوارچێوەیەدا دێت هاوپەیمانی سیادە بەسەرکردایەتی شێخ خەمیس خەنجەر هەمیشە سەیری حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر وەکو هاوبەشێکی ستراتێژی گرنگ سەیری دەکات. ئێمە هەرێمی کوردستان وەکو نمونەیەکی گرنگ سەیر دەکەین، ئەزمونێکی سەرکەوتووە لە تەواوی بوارەکانەوە، ئەزمونێکی نایابە. هەمیشە بەڕاستی پێویستە چاوی لە ئەم ئەزمموی هەرێمی کوردستان بکرێت، بەڕاستی پەیوەندەکان پەرە پێبدرێن و کێشەکان بە گوێرەی دەستور و لێکتەگەشتنە سیاسیەکان چارەسەر بکرێنکەوە پرۆسەی سیاسی لە 2023 و تاوکو ئێستا پێدا تێپەڕیوە. کەواتە ئەوەی ئەو سەردانە لە خۆ دەگرێت بەڕاستی گفتوگۆیە لە پێناو کۆتایی هێنان بە کێشە هەڵپەسێدراوەکان لەسەر بنەمای دەست و هەروەکو کەمێک لەمەوبەر باسم لێوە کرد و هەروەها هەوڵدان بۆ تواندنەوەی بەستەڵەکی ناکۆچیەکان و ڕەچاوکردنی ئەو کێشە گەورانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ڕاستی سەردانەکە زۆر ئەرێنی بوو. پێش ئەم سەردانەش بە شێخ خەمیس خەنجەر سەردانێکی هەبوو لە هەمان کاتدا بۆ هەرێمی کوردستان، هەروەها بەڕێز مەسرور بازانی سەردانی محەممەد حەلبوسیشی کرد کە ئەویش بە هەمان شێوە سەردانێکی ئەرێنی بوو. بەڕاستی وەکو دەزانین کە زۆرێک لە دۆسیە و ناکۆچیەکان هەن لە بۆچوونەکاندا بۆ ئەوەی کەوا چارەسەر بکرێن. ئێمە لە هاوپەیمانی سیادا هەوڵمان داوەکەوە کێشەکان لەگەڵ حیزبی تەقەدوم چارەسەر بکرێن، کێشەکان سەهۆڵی ناکۆنیچەکان بتوێنرێنەوە، جەخت لەسەر کێشە گەورەکان بکەینەوە کە لەم ڕێگەیەوە بەرژەوەندی گەلی هەرێمی کوردستان و بەرژەوەندی گەلی عێراق بە شێوەیەکی بەدی بێت. محەممەد چۆن ئەتوانن ئەو گفتوگویانەی لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کردان بیکەن بە کردار و هەروەها بیکەن بە هەوێنی چارەسەرکردنی کێشەکان؟ بەدڵنیاییەوە ئێمە بەو ئاراستەیە دەڕۆین، بەو ئاراستەی کەوا چارەسەری واقعی بۆ کێشەکاندا مندرێ. هەندێک لە دۆسیەکان دەکرێت لە ڕێگەی لێکتەگەیشتنەوە لەم کات و سادەدا چارەسەر بکرێن، هەندێک لە دۆسەی دیکە بەڕاستی پێویستی بە تەوافق و سازان هەیە، پێویستی بە دەڕاشتنی یاسا هەیە لە پەرلەماندا، کەواتە پێویستمان بە لێکتەگەیشتنی زیاترە لە نێوان هێزە سیاسە کوردیەکان و سونیەکان و تەنانەت هێزە نیشتیمانەکانی دیکەش. ئەم لێکتەگەیشتنانە دەمانگەێنێتە چی؟ دەمانگەێنێتە چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی ڕێزبەندی. ئێمە ڕۆڵی سەرۆکوەزیران مەسرور بارزینی و ڕەسەنایەتی دیبلۆماسەتی سەرۆکوەزیران زۆر بە گرنگ دەبینین کەوا مامەڵەی لەگەڵ کێشە و فشارەکان کردووە لەگەڵ دۆسی هەڵپەسەندراوەکان لە نێوان هەردوولادا. ئەمە خاڵێکی زۆر ئەرێنی هەژما دەکرێت بۆ سەرۆکوەزیران و سەرکردایەتی دانایی لە هەرێمی کوردستان کە هەمیشە ئەم سەرکردایەتیە بەڕاستی بە دیبلۆماسیەتیان مامەڵە لەگەڵ کێشەکان کردووە و ڕەچاوی بەرژەوەندە باڵەکانی عێراقیان کردووە. کەواتە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر ئەرێنی بە ئاراستەی هاوبەشەکان ناوە. بەڕاستی ئێستا تۆپەکە لە گۆڕۆپانی لایەن هاوبەشەکاندایە لە پێکاتەی سوننا لە پێکاتەی شیعە بۆ ئەوەی کەوا کێشەکان چارەسەر بکەن.
بەڵێ ئێمە لە هاوپەیمانی سیادا هەمیشە هەوڵمەنداوەکەوە کێشەکان سەهۆڵی کێشەکان بتوێنینەوە کە لە نێوان هێزە سیاسیەکان لە ئەنجومەنی سیاسی سونیدا هەبووە بە تایبەت لەگەڵ حزبی تەقەدوم هەر وەکو دەزانین حزبی تەقەدوم بەڕاستی فراکسیۆنێکی گەورەیە بەڕێز هەلبووسی هەژمونێکی سیاسی زۆر گەورەی هەیە ئەو هاوپەیمانەتی کە هەیە ئێمە هەمیشە هەوڵمانداوەکەوە ئەم ناکۆچیانە وەلا برێن چارەسەر بکەین بەڕاستی ئێستا دۆخەکە بە شێوەیەکی ئەرێنی دەڕوات دواتر چی بکەین دواتر وەکو هێزە سیاسە سونیەکان و هێزە کوردیەکان بەڕاستی نمونەیەکی باشی لێکتێگەیشتن هەبێت بۆ تەواوی هاوبەشە سیاسەکان لە وڵاتدا دواتر ئەم هەنگاوانە تەرجمەی واقع بکرێن و شایستە دەستوریەکان بەدەست بهێنین دوای جەژن پێکەنانی حکوومەت تەواو بکرێت دواتر جەخت لەسەر دۆسیەی تەوازن و بابەتی شایستە داراییەکان ئەوەی کە پەیوەستە بە نەوت و غاز پەیوەستە بە موچا و شایستە داراییەکان ئێمە بۆ بێکەوە وەکو هێزە سیاسیەکان کار بکەین لەگەڵ یەکدا کورد و سونە بۆ ئەوەی کەوە پابەندبوونێکی ئەم باشە بێت چونکە هەنگاو دەنرێت لە سەرۆکوەزیران عەلی زەیدیەوە بۆ ئەوەی هەڵەکانی پێشووتر بەڕاستی دووبارە نەبنەوە چونکە ئەو کارنامەی لەگەڵ سوودانی هەبوو بەڕاستی وەکو چۆن ڕێکەوتین لەسەر کرا جێبەجێ نەکرا ئەم جارە بەڕاستی دەمانەوێت گرنتی هەبێت بۆ جێبەجێکردنی داواکاریەکان و جێبەجێکردنەکان بەڕاستی بەڕاستی ڕێکار و ڕێوشێنەکان ئێمە سەرەتا قسە لەسەر چی دەکەین قسە لەسەر ئەوە دەکەین کەەوە برای گەورەمان کە پێکاتەی شیعەیە بەڕاستی لەگەڵ تەواوی پێکاتەکان وەکو هاوشێوە مامەڵە بکاتە هیچ جۆرە جیاوازیەک نەکرێت لە نێوان هاوڵاتیانی عراقیدا چ لە هەرێمی کوردستان بێت چ لە پارێزگەکانی دیکە بێت چونکە ئێمە دەمانەوێت بە ویژدانیانە و دادپەرەوەرانە مامەڵە بکرێت ئەمە هەنگاوی یەکەمە بۆ چارەسەرکردنی کێشەکان بابەتی دووەم بابەتی دەستورە کە دەبێت جێبەجێ بکرێت کە ئەمە گرنتیە بۆ کۆتایی هێنان بە کێشەکان کە پەیوەستن بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و هەروەها گەلەکەمان گەلی کوردستان بێگومان هەروەها ئێمە کۆشەکان هەمانجی زیاتر بکەین بۆ یەخستنی کۆشەکان بۆ جێبەجێکردنی بەرگەکانی دەستور کە تاوکو ئێستا چەندین ساڵە ئەم دەستور پەک خراوە جێبەجێ نەکراوە کەواتە مافی هاوڵاتی بوون بنەمای هاوڵاتی بوون ئەبێت گرنتی بێت ئەمە دواتر بەرەو هەنگاوێکی دیکە بڕۆین هەنگاوی داهاتوو دەستور بە شێوەیەکی ڕاستەقینە لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکرێت بەبێ ئەوەی کەوا ئینتقایی لە جێبەجێکردنی دەستوردا هەبێت چونکە ڕەنگە هەندێک لایەن بەڕاستی بە شێوەیەکی خراپ و نەرێنی مامەڵای لەگەڵ هەرێمی کوردستان کردووە پێویستە لە ڕێگەی دەنگدانەوە لە پەرلەمانەوە پێکێنانی کابینەی حکوومەتیش تەواو بکرێت نیازپاکی خۆی پیشانداوە و ئەم سەردانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش نیازپاکیەکی دیکەیە هەرێمی کوردستان یان با بڵێن بەغدا پێویستە لەمە دوات چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکە مامەڵە وەکو هاوبەشێکی ڕاستەقینە بکات بەڕاستی بە گوێرەی تەوافقەکان بە گوێرەی ئەو تەوافقانەی کەوا هەن کە لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنانەی کەوا پرۆسی سیاسی لەسەر بنیاد کراوە دوای ساڵی 2023 ئێمە دەزانین کەوا عێراق وڵاتی پێکهاتەکانە عێراق وڵاتێکی فیدرالیە هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە لە ڕابردوودا ژمارەیەک پێشێلکاری دژی هەرێمی کوردستان کراوە هەندێک هەڵسوکەوتی خراپ کراون دژی لایەنە سیاسیەکان لە شیعە لە بۆ هەرێمی کوردستان لە هەمان کاتدا هەرێمی کوردستان بەهۆی جەنگەوە بەهۆی جەنگی ئێران و ئەمریکاوە ڕوبەڕووی چی بوویەوە ڕوبەڕووی دەستلێژی کردن بوویەوە لەلایەن گروپە چەکدارەکانەوە کە خاوەن قەڵەمڕە و هەژمونن کە پەیوەندیان لەگەڵ هەندێک لایەنە سیاسی شیعەکان هەیە ئێمە داوا لە حکوومەتی بەڕێز زەیدی دەکەین کەوا لە ماوەی داهاتوودا بەڕاستی بە شێوەیەکی دادپەرەوەرانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکات و مافی گەلی کوردستانی ئازیز بدات بەڕاستی پێویستە مامەڵە لەگەڵ کورد بکرێت وەکو هاوبەشێکی ڕاستەقینە و پێکاتێکی ڕەسەن هیوایەکەیە لە حکوومەتەکەی یاخود لە کابینەکەیە بەڕێز عەلی زەیدی کە ئەم هاوبەشی ڕاستەقینیە لەگەڵ هەرێمی کوردستاندا بەدی بێنێ لە ماوەی ئەم 4 ساڵە
بەڵێ بەڕێز سەرۆک وەزیران بەڕاستی ئەو کە ڕاستپێدراویی نوێ سەرۆک وەزیرانێکی نوێە تازە دەنجی لەسەر دراوە بۆەوەی کە سەرۆک وەزیرانی نوێە لە چوارچێوەی گشتیدا کۆششی گرتۆتە بەر بۆ یەخستنی یەکریزی گەلی عراق و کۆتایی هێنان بە دۆسیە هەڵپەسەردراوەکان لەگەڵ تەواوی پێکێتەکان جگە لە هەرێمی کوردستان سەیرکردن لە هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی دەستوری کۆمەڵێک مافی هەیە هەرێمی کوردستان پێویستە ئەو مافانە وەربگرێت لە هەمان کاتدا سەیری ئەوە بکات کە هەرێمی کوردستان لە بابەتی دارایی ڕوبەڕووی ستەم بۆتەوە ستەمی لێکراوە لە بابەتی موچەدا ئێمە گەشتبینین گەشتبینی هەروەکو چۆن لە ڕابردوو لەگەڵ بەڕێز سوودانیش گەشت بووین بەڵام کارنامەی حکوومەتی لە ڕێگەی ئەم کارنامەیەوە کە پێویستە بە یەک مەسافە لە بەردەم هەموو هێزە سیاسەکان بوەستێت و ژینگەیەک بڕەخسێنێت ژینگەیەکی ئەرێنی بێت لە ڕووی کۆمەڵایەتی سیاسیەوە کەواتە ئێمە گەشتبینین ئێمە سەری ئەوە دەکەین ئەم حکوومەتە پاڵپشتیشی دەکەین لە هەمان کادا حکوومەتی نوێی عێراقە ئێمە چاومان لەوەیەکەوە کاروبارەکان بە شێوەیەکی باش لە ڕۆژانی داهاتوو بڕێوە بچن. باسی پاڵپشتیت کرد پاڵپشتی هەرێمی کوردستان چەند گرنگە بۆ ئەوەی کە کابینەیەکی سەرکەوتوو بێت. بەڵێ بێگومان هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە سەنگی جۆسیاسی قورسایی سیاسی خۆی هەیە ژمارەی کورسی خۆیەوە هەیە بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان بەڕێز سەرۆک بارزانی بەڕاستی ئێمە قسە لەسەر دامەزرێنەرانی پرۆسی سیاسی لە عێراق دەکەین هەرێمی کوردستان بە شێوەیەکی گەورە بە شێوەیەکی ڕوون کاریگەری زۆری هەبووە لەسەر دامەزراندنی عێراقی نوێ دوای ڕوخانی ڕژێمی سەدام دوای ساڵی 2023 کەواتە ڕۆڵی هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر گەورە و سەنگینە ڕۆڵێکی جەوهەریە غیابی هەرێمی کوردستان ناکارایی هەرێمی کوردستان لە بەغدا پێنەدانی پێگەی هەرێمی کوردستان لە بەغدا بۆ تەواوی لانە سیاسیەکان لە حکوومەت و لە پەرلەماندا بەڕاستی ئەمە بێگومان کاریگەری لەسەر عێراقی نوێ دەبێت بێگومان کاریگەری لەسەر شکۆی عێراقیش دەبێت لە ئاستی گۆڕەپانی نێودەوڵەتیەوە چونکە هەرێمی کوردستان پێگەیشتی خۆی هەیە سەنگی خۆی هەیە پەیوەندی باشی هەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە هەموو هێزە سیاسیەکان لە عێراقدان پێداگرین لەسەر ئەوەی کەوە دێکتێگەیشتێکی باش هەبێت لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان ئەمە باش دەزانین کەوە غیابی هەرێمی کوردستان غیابی سەرکردەکانی هەرێمی کوردستان لە بەغدا واتە نەبوونی سەقامگیری واتە غیابی سەقامگیری لە عێراقدا واتە تەواو نەبوونی وێنە گەورەکەیە ئێمە پێمان وایە کەوا لە کۆتاییدا هەموو ئەمانە لە بەرژەوەندی عێراقیەکان دەشکێتەوە لە بەرژەوەندی پەرەپێدان و یەخستنی پرۆسی سیاسی و زۆر سپاس دەکەم بەڕێز محەممەد عەباس ئەلتایی گوتەبێژی هاوپەیمانی سیادە لە بەغدا میوانمان بووی.